ئەوەتانێ ئافرەت لە قورئانە خۆی پەروەردگار باسی نمونەیەکی جوانمان بۆ دەکات ئەفەرمێ ئافرەت چەندە دەوڵەمەند بێ چەند پلەدار بێ سەدەها سەرباز تەحیەی بۆ بکەن و سەلامی سەربازی بۆ بکەن وەکو بەڵقیس وەکو مەلەکەی سەبە خۆ کە خوا لە قورئانە ئەمانەمان بۆ باز دەکات دەرسی ژیانمان فێر دەکات مەلەکەی سەبە وەلەها عەرش عەظیم یەک تەختی شاهانەی گەورەی هەبوو بە سەدان سەرباز بە چەکەوە سەلامیان بۆ دەکرد تەحیەیان بۆ دەکرد دەیەها ئامرلیوا لەبەر دەستی وەستا بوو ئەمجا ئەو عەرشە گەورە ئەو هەموو سەروەت و سامانە حکمڕانی وڵاتی گەورەی سەبەئی لەبەر دەستا بوو بەڵام بڕواتان هەبێ پێویستی بە پیاوێک بوو کە هاوسەری بێ کە دەدواترا شووی بە سولەیمان پێغەمبەر کرد ئەمە ئاەتە قورئانی پێمان دەڵێ ئافرەت چەندە پلەدار بێ چەندە شەهادەدار بێ چەندە ناودار بێ ئارام ناگرێ هەتا لە پەنای پیاوێکانە بێ خۆ خاتوو خەدیجە دایکی ئیمانداران دایکی بەڕێزی ئێمە هەزار ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگار لە خاتوو خەدیجەی دایکمان بێ خۆ دەوڵەمەند بوو خۆ ناودار بوو سەروەت و سامانی زۆری هەبوو بازرگانی هەبوو بەڵام پێویستی بە پیاوێکی وەکو محەممەد بوو صلی الله علیه وسلم کە لە پەنا بحەوێتەوە خۆ هیچ پارەی نەکەس نەدەویست خۆ ماڵی نەدەویست خۆ خانووی نەدەویست وەیە ئافرەت هەر چیەکی هەبێ هەر پێویستی بە پیاوێکە وەکو چۆن ڕۆژ پێویستی بە شەوە شەویش پێویستی بە ڕۆژە ژن و مێردیش دەبێت ئاوا تەواوکەری بەڕێزان یەکتری بن دوو کۆڵەکی پاراستنی هاوسەرداری بریتیە لە مەوەدە و ڕەحمە ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة لسورة الروم آياتي بستويكا پروردگار دفرمي لنشانكاني دصلاة إخوة پروردگار أويا كلا خوتان هاوسري بودروس كدون آمانج لهاوسرگيري لتسكنوا إليها بوي لپنا هاوسركتان وآرام بگرن وروها جراويتي لنوان دا مودة ورحمة خوشويستي وسوز ومهرباني بەچی ئارامی و حەوانەوە و ڕزگاربوون لە ماندووبوون نووشەکەتی دێتە دی کوڕ و کژ لە پەنای یەکدا دەحەوێنەوە و دەحەسێنەوە هەم دەحەوێنەوە هەم دەحەسێنەوە بە مەوەدەتەن و ڕەحمە مەوەدە واتە سۆزی دڵ ڕەحمەت واتە عەقڵ و ژیری وەفاداری ویژدان نەک ئەوەی کە لێی تێر بوو ئەمجا بڵێن نانناسم یعنی سەرەتا هەیە ژنەکەی خۆی زۆر خۆش دەوێت پیاوەکەی خۆی زۆر خۆش دەوێت مەوەدەیەکی زۆری بۆی هەیە هەر بۆی سوتاوە بەڵام لە دواییدا کە لێی تێر بوو کە ئارەزوەکانی تێر بوون کە بە مەرامەکانی خۆی گەیشت کە تەمەنی تۆزە چۆ پێشەوە کە ژنەکە جوانەکەی لەدەستدا کە بوو بەدایکی چەند منداڵ ئەمجا دەڕوانێ بۆ کەسانی تر ئەمجا وەفا لەبیر دەکا ویژدان لەبیر دەکا ئەمە نابێتە مایەی حەسانەوە نابێتە مایەی حەوانەوە و حەسانەوە لیتەسکون و دروست نابێت کەواتە بە قەلەقی شوکردن و بەدڵمە و بەدڵم نییە و لەبەر خاتری باوکو دایکم شووی پێ دەکەم یان دەیهێنم بڕواتان هەبێ ئەوە سەرکەوتوو نابێت